وصلى الله على أو بحر نور علم وعرفان كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، خوای گەورە تاعەت و ڕۆژووی ئەمانگەمان لێ قوبوڵ بفەرمێ. خوای گەورە جەژن و شادیەکانمان بەخۆشی لێ بجێڕێ، هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ، هەموو جەژنێکتان هەر بەخۆشی بێ. خوای گەورە جەژنێکی تر و ڕەمەزانێکی ترمان بەسەرا بێنێتەوە لە ئیمانێکی زیاتر و تەندروستیەکی باشترا بین. دیارە پەروەردگار ئەم ڕۆژگارانی بۆ ئێمە ویستووە کە ئەفەرمێ یوریدو الله بیکم اليسر ولا یورید بکم العسر. خوای گەورە زەحمەت و ئەرکوماندووبوونی بە ئێوە ناوێ، بەڵام وان تەصوموا خەیر لەکم، ڕۆژ و خێری بۆ ئێوەتیایە. فعلا الحەمدا خێرەکەشیمان بینی و ئیسفادەکەشیمان بینی. ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کە لە ئەخیری حەڵقەیە باسی ئەوە بکەین خۆشەویستەکەم چی بخۆین. لە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم فێر بووین چی بخۆین. بزانین قورئان پێمانەڵێ چی بخۆن. قورئان پێمانەڵێ یا ئەیها الذین آمنوا کلوا من طیبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون. لطيبات لو خواردنە چاکانی کە پێمان بەخشیون بیخۆن و نۆشیکەن و شکوری خوای گەورەی لەسەرکەن ئەگەر ئێوە بەڕاستی عیبادەتی خوای گەورەکەن، واتە ئەمانە هەمووی لە خوا بزان لای خوای گەورەوە هاتووە. بۆیە پرسیاری ئەخیر کە ڕوومان تێیەکە لە ئەخیری ئەم دەرەنجامەیە چی بخۆین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم كان يبيت ليالي متتابعة طاويا وأهله لا يجدون عشاء. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەنەها شەو بە برسێتی سەرێ نایەوە کە سوکار و خێزانەکانی شتێکیان نەبوو کە بیخۆن. نەک هەر خۆی ئینسان خۆی تەحملی برسێتیەکە، بەڵام خێزان و ماڵ و مناڵی تەحملی ئەمە ناکە. کە ئێمە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێکماندایەوە لە ماوەی 23 ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم خواردنانی خواردووە کە لەسەر خوانەکەی بوون. واتە ئەمە خواردنی شۆڕۆژی پێغەمبەری خوا نەبوون صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا زۆرمان بەسەریا تێپەڕی و ئاگەر نەکراوەتەوە لە ماڵەکایە. بۆیە ئەبێ ئەمە حاڵی بین چی بخۆین، نا چی نەخۆین. ئێمە هەرفۆی بێڵێ چی بخۆین، ئەی بۆ پرسیارێکی تر نەکەین ئەی چی نەخۆین. با فێر بین نەخۆین، با فێر بین برسی بین، با فێر بین بێشێ و کردوتەنیەڵێ سەر بنینەوە، با فێر بین بخەوین و برسی بین، با فێر بین بچینە دەرەوە برسی بین، با فێر بین بە ڕۆژوو بین، با فێر بین وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم. کەواتە چۆن خواردن تەکمیلەیە و ئیستیفادەیە و تەغزیەیە و تاقەیە بۆ ئینسان، نەخواردنیش بە هەمان شێوە تەندروستیە و تاقەیە و ئیستیفادەیە بۆ ئینسان. لەبەرەوە لەموو دوو ئەم پرسیارە لە خۆمانەکەین ئەی چی نەخۆین. لەبەرەوە یەکێک لە شتەکان کە فێرمانەکە کە بیکەین ئەوەیە کە لەموو دووە چی نەخۆین. خۆشەویستەکانم، ئەوەی کە خوای گەورە حەڵاڵی کردووە هەموو ئەوانەی کە هەیە لەسەر زەویە خوای گەورە بۆ ئینسانی مسلمان دروستی کردووە و هەمووی حەڵاڵن، ئەبێ ئاگامان لێی بێ. بەڵام هەموو حەڵاڵێکیش ناخورێ، هەموو حەڵاڵێکیش دەستی بۆ نابرێ، هەموو حەڵاڵێکیش مەرجنیە سوود بەخش بێ لە هەموو کاتێکە. حەڵاڵکردن بەسەر حەڵاڵە لەوە چێ زۆر جار زیانی زیاتر بێ ئەگەر ئینسان نەزانێ چۆن ئیخوا. بۆیە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو مەنهەجە و بەو ڕیتمە و بەو مەنهەجە و بەو بەرنامەی کە خواردوێتی ستاندەرێکە بۆ ئێمە. هەر خواردنێکتان بینی ویستیان بیخۆن بە کوالیتی کۆنترۆڵا تێپەڕیکەن، ماوەسا کوالیتی کۆنترۆلی حکوومەت یان وەزارەتی سەحا یان وەزارەتی کوشت و نا، ئەبێ بە کوالیتی کۆنترۆڵی بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوایە تێپەڕێ. ئەگەر بەم فلتەرەیە تێپەڕی خواردنێکی چاک چاو بن و خوێن و بیخۆ بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوێتی. ئەگەر نەی خواردبوو 100 جار لە فلتەری بە
بزانە ئەم خواردنە ئەو نە سوود بەخشەکە ئێمە بەم شێوە هەڕەمەیە بەم شێوە زۆرە ئیخۆی لەبەرەوە ستاندەری من لەمە دوچێە کە قیاسی خواردنی لەسەرەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین و چاکترین خواردنی خواردووە پێویست ناکا باسی کەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم کوالیتیە گەورەوەیە ئەزان خۆشەویستەکانم بە زەیتی زەیتون کەسی حەڵقەمان لەسەر وت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوێتی و تەرکیزی لەسەر بوو و حەدیسی لەسەر و قورئانی لەسەر و ئاەتی لەسەر دابەزیوە ئەزان ئەمڕۆ چەند بەحسی لەسەرە 2775 بەحسی لەسەرە تا ئێستا من دڵنیام تا چەند ساڵێکی ترەوە بۆ 10,000 بۆ 100,000 تەواویش نابێ هەتا قیامەت بەحث لەسەر زەیت و زەیتون کە تەواو نابێ کەواتە ئەبێ خواردنی پێغەمبەری خوا لای ئێمە ستاندەرێ بێ هەموو میزانەکانمان بەمە بکێشین بۆ ئەوەی کە تووشی هەڵە نەبین و تووشی مشکل نەبین لە خواردنەکانمانە پێغەمبەری خوا چۆن دەسی بردەوە بۆ خواردن بسم الله کردووە ئاوا بسم الله ئاکی بسم الله چی فێرەکە چی بیرەخاتەوە پێتەڵێ ئەم نانە بەناوی خوا بخۆ چکۆی خوایە دواییش لەسەر منهەجی پێغەمبەری خوا بی خوا صلی الله علیه و سلم نەکەی دوورکەویتەوە نەکەی بە نەزانانە بیخۆیت چونکە ئەوەی تۆ ئەمڕۆ ئەکرێ سوودت پێ بکەێنێ ئەگەر بە نەزانی خواردووی نەزانی ئیسفادی لێ بکەی سوء ئیسیفادەی لێ یەکەیت و بە زەرەر بەرسەر تاشکێتەوە ئەگەر تەحدیدی سورعەکەت نەکەی بۆ ئەوەی کە خاو نەبی لەوانەیە سورعەتەکە زەرەر لێبا خوا نەخواستە تووشی ڕەداوی زۆر ناخۆش و زۆر پڕ ئەسەفت بکە بۆیە خواردنی طەیب چییە کە خوای گەورە باسی کردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە هەموو خواردنێکی پاک و چاک و حەڵاڵە کە بۆ ئێمە هاتووە بەڵام خۆشەویستەکانم حەذاری ثم حەذاری تکام وایە ئاگاتان لێ بێ لەو هەموو خواردنانەی کە هاتوۆتە ناو وڵاتی ئێمەوە ئەگەر خواردنێکە سەیر کرد یەکەم جار بزانە مەنشەکەی شوێیە ئەگەر سین بوو 10 جار بیری لێ بکەرەوە ئەنجا بیخۆ ئەگەر ئەوروپا بوو نەکەی هەروە بە ئاسانی بیخۆیت لەبەرەوە ئەم وڵاتانە زۆر جار مراعاتی حەڵاڵ و حرامی خواردنی ئێمە ناکەن زۆر جار مراعاتی صحەتی ئێمەش ناکەن لە کاتی خواردن ناردن بۆ ئێمەیە بۆیە تکام وایە هەر برایە کاتێک کە پسکی تێگەکڕێ کە نوقڵێکرا حتا بۆ مناڵەکەی حسابی ئەوە بکە کە ئەم خواردنە لە چ وڵاتێکەوە هاتووە ئەگە وڵاتەکە فلتەری ئیسلامی نەبوو حەڵاڵ و حرامی تیانە بوو من بەجایزی نازانم تۆ هەموو خواردنێک بۆ هەموو کاتێ بیخۆیت بە تایبەتی ئەو خواردنانەی کە ئەکرێ چەوریان تێکەڵ بکرێ کە ئەکرێ مادەی تریان تێکەڵ بکرێ بۆیە ئەبێ زۆر وریابین لە هەڵبژاردننی خواردنەکانمانە تکام وایە هەر برایەک دەسەبا بۆ خواردنێک حسابی ئەو خواردنە بکە هەر چاوەڕی حکومت نەبێ ئەکسپایری بۆ دەرکا خۆی خواردنێکە معەلەباتە 10 جار بیری لێ بکاتەوە کە بیخوا ئەو خواردنانی کە ئەخرێتە مادەی پلاستیکیەوە یان لە مادەی نەوت دروست دەکرێ حتا ئەگەر ئاویشی تێ بکەن زۆر جار ئەم مادانە کە بەرگەرما ئەکەوێ ئەو نەتەفاعولەکات قیمەی غیزایی خواردنەکەی حتا ئاوەکە لەلاوە بە تووشی نەخۆشی و تووشی مەشاکیلی گەورەمانەکە بۆیە زەڕوورە خۆشەویستەکانم هەر خواردنێکە خۆیت حسابی خۆتی تیا بکەیت بزانی ئەم خواردنە تا چەندێک لە سروشتەوە نزیکە و تا چەندێک لە سروشتی خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نزیکە هەتاوەکو بتوانی بیخۆیت بۆیە زۆر وریابن زۆر بە حەزەر بن 10 جار دەست برێ بۆ خواردنێک بە تایبەتی ئەو خواردنانەی کە گۆشتی تێکەڵە بە تایبەتی ئەو خواردنانەی کە ئەکرێ لەفە بێ ئەکرێ گۆشت بێ ئەکرێ گۆشتی بەستوو بێ ئەکرێ حیوانی بەستوو بێ ئاسانترین شێوە کە ئینسان لەمانە دەرچێ حتا کە سەفەرەکە ئەتوانێت خواردنی ماسی بخوا بۆی کە تووشی ئەم میشکالانە نەبێت بەڵام هەر کاتێ ویستی دەستبەرێ بۆ گۆشت بە تایبەتی لە وڵاتێکە کە وڵاتی خۆی نەبوو بە تایبەتی سەرچاوی گۆشتەکەی نەزانی ئەبێت 10 جار دەستکێشێتەوە پێشەوەی کە بیرکاتەوە لەو گۆشتە بەستووە یاخود دەو گۆشتەی کە سەرچاوەکەی نازانی بیخوا جارێکیان لە دەرەوە بووم لە وڵاتێکی غەیر ئیسلامیا بووم زۆرم برسی بوو بە دوای خواردنێکە گەڕام بیخۆم بیرم کردەوە چی سەلامەتە لە وڵاتێکا بیخۆیت هیچ شتێکم پێ نەخورا خواردنێکە بەردڵ بگرێ بیرم کردەوە مەڵای هێلکە سەلامەت چوم هێلکە بکڕم بۆی کە هێلکەی کوڵاو بەس بۆ ئەوەی کە برسێتی خۆمی پێتێرکەم دوایی بیرم کردەوە کوورەوتم وەڵڵاهی کوردەواری ئەڵێ ئەرە بەراز هێلکاکە کۆرە وڵا لە بەراز هێلکەی کرد چی بکەین بە قورعان نەوەک بیکا لە وڵاتانەیە هێلکەکەشم پێ نەخورا
جا زۆر وریابن لە کاتێکە هەر شتێکە خۆن هەر خواردنێکە خۆن حسابی حەڵاڵ و حرامی بۆ بکەن تکام وایە بزانن چی ئەخۆن و بزانن چی ئەکەن بە قوڕگی مناڵەکانتانە لە ئەخیرا خۆشەویستەکانم لە ئەخیری هەموو ئەم شتانەیە کامی ئەستانی کەم ئەوە یەکە ئەو خواردنێکی خۆیت کە دەستت بۆ برد چۆن بسمیلای لەسەرەکەی ئەبێ ئاوا سوپاسی خوای گەوری لەسەرکی چونکە قەسەم بە پەروەردگار ئەو دەنکە گەرمەی کە فڕێ ئەدرێ ئەو قومە ئاوەی کە فڕێ ئەدرێ کە ئەڕژێنرێ ئەگەر خوای گەورە بۆ دروست نەکە هەموو مەعامیلی دنیا کۆبێتەوە ناتوانێت دەنکە جۆیەک بۆ ئینسان دروستکە ناتوانێت قەترێک زەیتی زەیتون بۆ ئینسان بەرهەم بێنێ ناتوانێت مشتێک شیر بۆ ئینسان دروستکە بە هیچ شێوەیەک بۆ یەخوای گەورە فەرمێ لیەکولوا من ثەمەرهی وما عملته ئەیدیهم قورسترین سناعەت لەسەر زەویە دوای خەڵقی زیندەوەر خەڵقی خواردنە هیچ کەسێ ناتوانێت دەنکێک لەم دەنکانی کە تۆ ئیڕوێنی خواردنێ بۆ بەرهەمەهێنێ بتوانێت ئینسان دروستیکە بۆیە هەموو ئەو خواردنانێکی خۆیت منەت هەڵنەگری منەتیش نەکەی بڵێ وەڵا ئەمڕۆ چیلۆ جۆم کڕی لیترە شیرم کڕی سەبەتەیە خورمام کڕی نا تۆ نەوکڕیەوە چونکە ئەگەر بە کڕین بێ لە کڕین نایە شتانە قیاس بە کڕین ناکرێ ئەبێ بڵێ پاری خزمەتگوزارێکەمدا هەتا گەیانیانە دەستم ئەژنا پاری خواردن نییە تۆی پێدی خوای گەورە بەرهەمێهێنێ ئەئەنتم تەزرعونەه ئەم نەحن الزارعون ئەمە نیعمەتێکەوە بێئاگامان لەم نیعمەتەش بێ بۆی ئەمڕۆ قەناعەتێک هەیە لە ئینسانە کە ئەڵێ من خواردنەکەم ڕووەکیە ئەوڵە من خواردنەکەم حەیوانیە ئەگەلیان پرسی وتیان خواردنەکەی تۆ چییە بڵێ خواردنەکەی من پێغەمبەریە صلی الله علیه وسلم خواردنەکەی من محەممەدیە ئەبێ فێری ئەم مستەلەحانە بین خواردنی من جایی نییە ڕووەکی نییە حەیوانیش نییە خواردنی من تایبەتە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە خوای گەورە کە باسی خەڵکەکە فەرمێ من كل شيء موزون کاتە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوسەنگ بووە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا تەرازوو بووە لە بینی هەموو شتەکانە لە هەر شوێنێکا باسێکی خواردنی پێغەمبەری خوا ئاوا بووە دوورکەوتنەوەمان ئەو هەموو دەرد و بەڵاو مشاکلی بۆ دروست کردوین کە ئێساکەنە بۆی دروست کردوین لەبەرەوە ئەبێ لە مەودووە ئەم خوانەی پێغەمبەری خوا ئەم بەرنامەیە حیاتمان بگۆڕێ نەوەقتمان بگۆڕێ باشی مە چیمان کرد ڕەمەزانێک بە ڕۆژوو بووین دوای هاتینەوە سەر هەمان تاس و حەمام یعنی باشە چیمان چی ئیسفادەمان کرد جۆمان لێگرت پێغەمبەری خوا ئەمی خواردەوە ئەگەر بە جۆمان نەکرد و چۆن بەجۆی نوێژەکە یەکەین چۆن بەجێ ڕۆژەکەمان کرد ئەبێ بەجوێی ئەمەشیکەین کەواتە ئەبێ خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کامل حیاتمان لە ڕووی خواردنەوە بگۆڕێ پێغەمبەری خوا صلی چی کردووە بە هەمان شێوە چۆن شوێن پێکانی هەڵەگرینەوە ئەبێ ئاوا شوێن دەست و شوێن دەفرەکەشی هەڵگرینەوە وریابین تووشی هەڵە نەبین و تووشی لاسەنگی نەبین باشترین ستاندەر و قیاساتێکیش کە هەمان بێ لە دنیاە بۆ خواردن ئەو بەحسانە نییە کرێ چونکە هەر یەکە و بەحسێ بە ئاراستەیەەکە بۆ کۆمەڵە ڕۆژ و بۆ کۆمەڵە سات و بۆ کۆمەڵە عەسرەکە بەڵام تاکە شتێکە سابتە و گۆڕانکاری بەسەرە نایە و ثابتە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی و ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواردوێتی چۆن شریعەتەکەی بە کەڵکی هەموو زەمان و هەموو کاتێک و هەموو مستەمع و هەموو فەردێک دێت خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمان شێوە بە کەڵکی هەموو سات و هەموو وەقت و هەموو فەرد و هەموو کۆمەلگایەک دێت تکام وایە دەست بگرینەوە ئاگادار بین وریابین ڕۆژی خواردن و خواردنەوەی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەڵام هەموو شتێک لە سنوورە سنووری ئێمەش كلوا من طيبات ما رزقناكم كلوا واشربوا ولا تسرفوا بخون نوشي كان بەڵام سنوور مەبەزێن و ئیسراف مەکەن خوای گەورە ڕۆژی هەموو لای قبوڵکە خوای گەورە خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو چۆن بۆ ئەوان بوو بە غیزا و بوو بە خۆراکێکی بەسوود بوو بە خۆپاراستن لە نەخۆشی بۆ ئێمەش بیکا بە خواردنێکی بەسوود و بەتام و وامان لێبێ لە هەموو خوانەکانمانە لە مودووە بڵین ئەوە بۆ زەیتی زەیتونیە لەسەر خواردنەکە بۆ خورمای لێ نییە بۆ سەمونەکە سەمونی جوان نییە ئەمڕۆ بۆ شیرمان نەبوو پرسیارکەین ئەگە گەورەکان بیریان چوو پرسیارکەن با مناڵەکانمان لەسەر ئەم سروشتە ڕابێنین کە با ئەوان لە مودووە پرسیان لە باوکانیان بکەن
بڵێ باوە کوا خوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی ئێمە قەول نەبوو لەسەر بەرماڵ و لەسەر خوان و لەسەر ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆک بین و کۆبین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. پێغەمبەری خوا بۆ ئەم ڕەقساکە کە ئێمە تووشی ئەو هەموو دەرد و بەڵاو نەخۆشی و ئەمەلیاتە ئەبین بە بۆنەی ناتێگەیشتن لە خواردنمان یاخود دەرکەوتنەوەمان لە خوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەگەر هەموو دنیا قسە بکە ئێمە ئەزانین چی ئەڵکەین، ئەزانین چی ئەڵێین، ئەزانین چی ئەخۆین. ئەوە گرنگە بەلای ئێمەوە خۆشەویستەکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەوەس قسەی نەکردووە جا چۆن بە هەوەس نانەخوا. ئەو توێکڵەی کە تۆ ئەمە فڕێدەی ئەوروپا عەقڵە، ڕێک بۆتە هاڕێ، بۆتە کاتە کەپسولەوە، بۆتە کاتە عولبەوە، بۆتە نێرێتەوە ناوێنێ دەرمان و ئەنجالەبەروی کە تا ئێستا ئاردی سپی خواردووە لەم و دوای ئێمە بخۆیت. بەچی؟ بەڵام بە کەپسول. لەبەرەوە گۆشت بخۆن، ئیهمالی مەکەن، یەخوا ئافێتان بێ، نوێشی گیانتان بێ و بە شێوەیە بیخۆن کە ئیستیفادەکەی لە زەرەرەکەی زیاتر بێ. بەڵێن بەبێ حکمت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ناکە. ئەگەر حکمەتێکی گەورە یاخود حکمەتانێکی گەورە لە پشت ئەم قەزەیەوە نەبن. لە گشت دنیا یەک پەرستراو و خودایەک، لە ناو ملوێنا ڕێگادا ڕێگایەک. ئەگەر خەڵکی گشت خۆدانێ بەڕێبەر، لە لای من هەر یەکە و هەر پێشەوایە. ئاشکارە کە ڕێگای جۆر بە جۆر هەن، بەڵام هی من هیوایە هیوایە.